ولا دش قناة هنا مهندين ساكنيش خوم شاد هنزيرو دلمام ناكل دلمام كل دل دواني كم من لا علوی قرناوم لێرە بەرهەمە خۆماڵەکان بازاریان گەرمە بە تایبەتی باسی هەنجیرەکەم ڕۆژانە زیاتر لە 200 جوتیار دێنە ئەم علوەیە و لێرە بەرهەمەکانی خۆیان ساقەکەنەوە من پێم خۆشە بچمە لا یەکێک لە جوتیارەکان یاخود ئەو کەسەی کە فرۆشیارە لێرە کا گۆران ئەگەر بفەرموویتە ئێرە باسی زۆر سپاس باسی هەنجیری قەرەنا و تەختەخم بۆکە بەردەوامە بیستین کە ناوبانگێکی باشی هەیە و خواسی زۆری هاوڵاتیانی لەسەر سەرەتا بەخێر بن سەرچاو هەنجیری قەرەنا و تەختەق و دەوروبەری ئۆمەرمەندان و گەرمک و کەپەنوک و ئەم دەیانەی دەور و پشتی تەختەق و نەحی شوان هەنجیرێکی تایبەتی هەیە تاموچێژی تایبەتی هەیە بۆ لە سەرەتای وەرزی بەهارە هەنجیرەکان ئەبڕدرێ دوای ئەوە ئەم هەنجیری تەختەق کە ئاوەدرێ ئاوێکی خاوێنە ئاوی جێ بچووک ئاوێکی یانی شتێکی تایبەتە لە هەموو شوێنێک ئەو ئاوە نییە بە ئەم ئاویزەی تەختەقە بۆ ئاوە خاوێنە ئاوە درێ بڕوا ناکەم فەلاحەکان هەموو موادێکی چیمیایی بدەنێ بۆ ئەوی هەنجیرەکەیان تامی بگۆڕیان شێوەکەی بگۆڕێ بۆی هە لەسەر ئەساسەکەی خۆی ماوەتەوە هەنجیرێکی زۆر خۆشە باشە جۆری هەنجیرەکان زیاتر لێرە چینکە خۆی هەنجیری تەختەق زۆربەی زۆری هەنجیری زەردە هەنجیرێکی زەرداوی جوانە بەڵام هەنجیری ڕەشمان هەیە بەڵام شێوەیەکی کەمتر هەنجیری ڕێحانی هەیە بە شێوەیەکی کەمتر زۆربەی زۆری هەنجیرەکەمان زەردە ئەمنەوە هەنجیرێکی زۆر جوان و نایە بە باشە بەگشتی ڕۆژانە چەند جوتیار دێنە ئێرە بۆ ساختکردنەوەی ئەم بەرهەمانە خۆی بە ڕۆژانێ ڕۆژی وایە جوتیارێکی زۆرمانێت چونکە دارمی هەنجیریانە هەموو ڕۆژ فەلاحەکانمان دارمی هەیە دوو ڕۆژ جارێکات هەیە سێ ڕۆژ جارێک ئێستا ئەمڕۆ نزیکەی 175 بۆ 200 جوتیار هاتووە ڕێژەکەشیان هەیە 4 سەلە هەنجیری پێ هەیە سەلێش پێ هەیە 30 سەلە هەنجیری پێ باشە هەنجیرەکان ینی مقارانی هەموو وەک یەک نییە فەلاحەکانمان فەلاحمانی هەنجیرەکەی کەمترە هەنجیرەکەی زە بۆیە ڕێژەکەی زۆرە دیاریکرا و ڕۆژانە چەند تەن هەنجیرێتە ئێرە خۆی دیاریکراون نییە بەڵام شێوەکەی ڕێژەی هەندیرەکە هەموو ڕۆژ وەک یەک نییە بەڵام ڕۆژی وها بۆ لە کاتی هەنجیر کە پێگەیوە هەتا 35 بۆ 40 هەنجیر ڕۆیوە باشە ئێستا لەمڕۆ تۆزێک هەنجیر کەمی کردووە ماوەی دوو ڕۆژە بۆی کەشوها گەرمتر بێ هەنجیر زیاتر پێگا دوسێ ڕۆژە پلەی گەرمادا بەزیوە هەنجیر کەمی کردووە باشە لەوانەیە ئەمڕۆ 25 بۆ 30 هەنجیر هاتبێت کە حاجی ئەم کاتە و باشەکەم پێم بڵێ هەنجیرەکەتی شێ و لە چۆ هێناوتە ولا دش قناة هنا مهندين ساكنيش خوم شاد هنزيرو دلمام ناكل دلمام كل دل دواني كم باشە ئەم شێوازە ساغ بوونەوەی چۆنە هیچ بۆ ئێوە کەم ناکات لە سعرەکەی باري ولا طبعا بو كابري بقار خو بو فلاح كنيا فلا يكرم حوصة الشطر يكرم خوي ده هزار 500 صلاة